لە ڕوونکردنەوەیەکدا ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئاشکرای کرد دۆسیەیەکی فەرمانی دەستگیرکردن و گێڕانەوەی نور زوهەیر تۆمەتباری سەرەکی دۆسیەی دزی سەدە بۆ ئاراستەکردنی پۆلیسی عەرەبی و نێودەوڵەتی ڕێکخراوە. بەپێی ڕوونکردنەوەکە کە لەبارەی هەردوو دۆسیەی دزی سەدە و بریکاری وەزارەتی نەوت بۆ کاروباری پاڵاوتن بڵاو کراوەتەوە، ئەنجومەنی باڵای دادوەری ڕاشی گەیاندووە هەر لە دۆسیەی دزی سەدەدا لێکۆڵینەوە لە مستەفا کازمی سەرۆگۆزیرانی پێشووتر کراوە و بەهۆی نەبوونی هیچ بەڵگەیەک لەسەری دۆسیەکە داخراوە. ئەنجومەنەکە ڕاشی گەیاندووە بە ڕێکەوتنی سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆگۆزیرانی پێشوو بە ڕەزامەندی دادوەری تایبەتی لێکۆڵینەوەی دۆسیەکە نور زوهەیر بە کەفالەتی گەرانتی کراو بۆ گێڕانەوەی پارە ڕاکێشراوەکەی ئەمانەتی زەریبی و لە بەرامبەر کەمکردنەوەی سزاکەی ئازاد کرا. بەڵام دوای گێڕانەوەی تەنیا 365 ملیار دینار لە کۆی زیاتر لە 1 تریلیۆن و 600 ملیار دینار هەردوو کۆمپانیاکەی نور زوهەیر تۆمەتباری ناوبراو چووە دەرەوەی وڵات و بەو هۆیەوە پرۆسەی گێڕانەوەی پارەکان ڕاگیرا. لەبەر ئەوە دۆسیەکە ڕەوانەی دادگای تاوانەکانی بنەبڕکردنی گەندەڵی کرا و سزای 10 ساڵ زیندانی بۆ دەرکرا. ئەمە جگەلەوەی 12 فەرمانبەریش کە هاوکاری تۆمەتباری سەرەکیان کردبوو بە ئاستی جیاجیا سزا دراون. ئەوانیش ئەگەر پشکی قەرەبووی خۆیان کە وەزارەتی دارایی دیاری کردووە بدەنەوە بەر یاسای لێبوردنی گشتی دەکەون. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئاماژەی بەوەش داوە کە دوای دەرچوونی یاسای لێبوردنی گشتی پارێزەری یاسایی نور زوهەیر لە بەرامبەر گێڕانەوەی ئەو پارەی لەسەری ماوە داوایەکی بۆ گرتنەوەی ناوبراو بە یاساکە ئاراستە کرد. دادگای تایبەتمەندیش بۆ ئەو مەبەستە داوای بۆچوونی وەزارەتی دارایی کرد بەو پێی لایەنی زیان لێکەوتووی دۆسیەکەیە، بەڵام تا ئێستا وەزارەت هیچ وەڵامێکی دادگای لەو بارەیەوە نەداوەتەوە. بۆیە تا ئەو کاتەی ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی دارایی دەکرێت لەسەر چۆنێتی گێڕانەوەی پارەکە لەگەڵ تۆمەتبارەکە یان پارێزەرە یاساییەکەی تۆمەتباری دۆسیەی دزی سەدە یاسای لێبوردنی گشتی نایگرێتەوە. لە دۆسیەی عەدنان جومەیلی بریکاری وەزارەتی نەوت بۆ کاروباری پاڵاوتن و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانیش ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕای دەگەیەنێت هەر تاوانێکی ئەم کەسانەش بەر لە دەرچوونی یاسای لێبوردنی گشتی کرابێت هەمان ڕێو شوێنی بەرامبەر دەگیرێتە بەر. بەڵام ئەگەر دوای دەرچوونی یاساکە بێت بە یاسا و ڕێو شوێنی جیاواز مامەڵە لەگەڵ تۆمەتباران دەکرێت. هەر لەو میانێدا ئەنجومەنی باڵای دادوەری ئاشکرای دەکات کە لە ئێستادا دەسەڵاتی دادوەری عێراق بە ڕێکەوتن لەگەڵ سەرۆگۆزیران تاوتوێی نەخشە ڕێگەیەک دەکات کە گونجاو بێت لەگەڵ دەستور و یاسا و هەردوو ئامانجی گێڕانەوەی پارە و سامانی دەوڵەت لە بەرامبەردا سوکردنی سزای ئەو کەسانی بە خۆویستانە سامانەکە بگێڕنەوە بیهێنێتە دی.